لەگەڵ خۆرهەڵاتن دێن بۆ ئەوەی گوڵەباغ بچنەوە. سەدان هەکتار گوڵەباغ کە پێشی دەڵەن گوڵ محەممەدی لە پارێزگای سنە و بەتایبەت ناوچەی لەیلاخ هەیە. هەموو ساڵێک لە کۆتایەکانی وەرزی بەهار دەست بە چنینەوەی خونچەکانی دەکەن بۆ ئەوەی بەر لە وشکبوونی بتوانن بیانچن و ڕەوانەی بازاڕیان بکەن. سەد حەز زیرەی کەشتێ گوڵ محەممەدی لە مەزرعە 10 هێکتارە کە گەورەترین مەزرعەی ئۆستانە کورسانە. ئێمە میانگینە بەرداشتمان 10 تۆن بۆ 3 تۆن لە هێکتارە هەست. تەنیا لە پارێزگای سنە نزیکەی 300 هەکتار کراوەتە گوڵەباغ. بە گشتی لە ڕۆژهەڵاتی کوردستان 1200 هەکتار بۆ بەرهەمهێنانی ئەو گوڵە تەرخان کراوە. هەر هەکتارێکیش 3 تۆنی لێ بەرهەم دێت. بەشی زۆری ئەو گوڵە ئاوی گوڵی لێ بەرهەم دێت کە لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بە شێوازی جیاواز بەکاردەهێنرێتەوە. هەندێکیشیان هەر ئاوا بە تەڕی و سروشتی ڕەوانەی بازار دەکرێن. کرێکاران کە زۆربەیان ژنن دەڵێن ئەگەرچی کارەکە قورسە بەڵام داهاتێکی وەرزی باشی بۆ ئەوان هەیە. هەر سعاتش 8:30 تینەبار کارەکەمان چوم داخۆ نا لە گوڵەکە باز ناکە. 8:30 تینەبان کارەکەمان گوڵەکە جەمەوەکەین بەستەگیێز خەی گوڵەکە تەواو بێ ما گوڵەکە تەواو بوو ئانە کارەکەمان تەحتێڵەکەین. من خۆم سەرکاریگەرم ئەم کاریگەرانە جەمەوەکەم کۆلەنی ژن تینین بەخاترەوە پیانایرین محیط کارەکە ئەمنیەتی فرەتر بێت. بەخاترەوە منش فرە لە زەدەوەم لەم کارمە فرەتخاری پێەکەم ئیتر لەوە لە بۆ ئەوێتە باعیس دەرامەت بوو خانمەکان بۆ خۆمان بۆ گشتی. باخی گوڵەباغ دیمەنێکی سەرنجڕاکێشی بە ناوچەی لەیلاخی سنە داوە. لەگەڵ ئەوەش چەند ساڵێکە کەم ئاوی بەرهەمەکەی کەم کردوتەوە و ئەم ساڵیش خۆڵبارین کاریگەری لەسەر کواڵەتی گوڵەکان داناوە. لەگەڵ هەمووی ئەوانە خواست لەسەری زۆرە و هەموو بەرهەمەکە پێشوەختە لە بازاردا ساخت دەبێتەوە.